کێشەی ئێمەکەوا ماڵمان کردووە چینکە پارێزەکان مامانیان کردووە کێشەمان نەبوونی پارەیە معاشمان لە کاتی خۆیان نایرێتێ معاشمان دواکەوێ کێشەی کۆمپانیاش نەبوونی سولفەی حکومەت سولفەی بۆ سەرف ناکات لەوە کێشەکە دروستە بێ کۆمپانیا قودرەتی ئەوەی نەما هەمومانگە بچێ قەرزکا و پارە با بێمە چاوەڕێی حکومەتە سولفەی باتێ حکومەتی سولفەکە تاخیرەکات ئەویش مەجبورە پارەی کرێکار تاخیر کات کرێکاریش کە پارەی تاخیر بوو نایکە چونکە مەبلەغێکی ئەوە زۆری نییە هەتاکو بڵێ وەڵاگە تاخیریش بێ بەشمەکات 400,000 دیناریە 375,000 ئەم ڕێکەوتنە تا ئەم دقەیە بەڵێ پێشتر ڕێکەوتن کراوە وەریگرنی هەموو مانگە بەڵام ڕێکەوتنەکە هەڵوەشا ینی جێبەجێ نەکرا وعدی ئەومان وەگر هەموو مانگە لە کاتی خۆیان سوودفەکەمان بنێ بەڵام نایەن دەمێ بە بیانی بانقەوە دەمیاڵەن لە هەولێر سەرفی نەکردووە کێشەی ئەم خۆڵ و خاسەکەش هەمووی ئەگەرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەگەر ئەنجومەنی وەزیران پارە سەرف کا بۆ سلێمانی بۆ خۆڵ و خاشاک ئەم کێشەیە دووبارە نابێتەوە بەم شێوەیە شار ئەوە بۆگەن کات.